یەکێک لە مافە سەرەتاییەکان هێر هاوڵاتیەک دابینکردنی ئاوی خواردنەوەی لەلایەن حکوومەتەوە کەچی تا ئێستا دانیشتوانی قەزای دەربەندیخان لەو مافە سادە و سەرەتاییە بێبەشن. ئەوان بۆ دابینکردنی ئاوی پاکش پشبەکانی و کارێزەکانی دەوروبەری ناوەندی قەزاکە دەبەستن. خەڵکی شاری دەربەندیخان بە زوەری ئەچن لەسەر ئاوەکانی دەرەوەی شار لە بیرەکان لە کانیەکان ئاودێنن ئەویش بەهۆی پیسبوونی ئاوی دەربەندیخان و کەشای ئاو خواردنەوە نییە و چەندین ساڵە حکوومەت بەڵێنی بنۆژەکردنەوەی ئاوی دەربەندیخانیدا و تا ئێستا سێ جار بۆی دەرچوو و هێشتا تەواو نەبووە. کێشەی نەبوونی ئاوی پاک لە قەزای دەربەندیخان بۆ 15 ساڵ لەمەوە بەردەگەڕێتەوە تا ئێستاش نەتوانراوە چارەسەر بکرێ. پارێزەرێکی بواری ژینگە ڕایدەگەێنێ پاشماوەی دەرمانی نەخۆشخانەی هیوا لە سلێمانی دەڕژێتە هەر یەک لە دەریاچی دەربەندیخان و ڕووباری سیروان کە ئەوانیش سەرچاوی ئاوی خواردنەوەی قەزاکەن. لە شارێکا کە نزیکەی 50,000 دانیشتوانەکەیەتی ئاوەکەی ئاوێکی شیاو نییە بۆ خواردنەوە هەتاکو بەڕێزێک لا جومەری پارێزگای سلێمانی وتی من ئاوی دەربەندیخان بە شیاو نازان بۆی بکەنە ناو لەمخی خانوەکانیشتانەوە و بەکاری بێن بۆ شتێک هەتاکو ئێستاکە و مەترسێ بەندووە نەگیرا و چارەسەر نەکراوە لە کاتێکە خۆیان نەزان ئاوی دەربەندیخان هەم تامی گرتووە هەم ڕەنگی گرتووە هەم بۆنی کردووە هەم ئەو هەموو پاشماوی قەزا و ناحیە و پارێزگەکانی تر بە پارێزگای سلێمانیش دێتە سەری ئەوەی کە قسەی لەسەر هەیە بە یەک خاڵی زۆر کورتە کە بێ دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێمی کوردستانی تێبگەن نەخۆشخانەی هیوا هەموو دەرزی و دەرمانانی بەکاریان دێنن خەتەری هەیە لەسەر ژیانی ئینسان پاشماوەکانی ئەوان دێتە ناو ئاوی دەربەندیخان. چەندین ساڵە کە دانیشتوانی شارۆچکەی دەربەندیخان ناتوانن کە سلود لە ئاوی بەنداوەکە وەربگرن بۆ خواردنەوە چونکە بەهۆی پیسبوونیان بەهۆنەی ئەو لقانی کە ڕژێتە ناو ئاوی بەنداوەکە و ئاوی دەربەندیخان پیس بووە و تام و بۆن و ڕەنگی گۆڕاوە و دیارە ئەو هۆکارانەش بە تایبەت ئێمە بۆ ناوچەی تانجەرۆی ئەگەڕێنینەوە ڕاپۆرتانش کە لە بەردەستی ئێمایە بە هەمان شێوە هۆکارەکەی بۆ وەگەڕێنەوە چونکە لەو ناوچەیە کۆمەڵێک کارگە و پاڵاوتگەی نەوتوانەی لێ کە سەرجەمیان پاشماوەکانیان لە ڕێگەی ئاوەڕۆ ڕژێتە ناو لقی تانجەرۆ دواتریش دەڕژێتە ناو بەنداوی دەربەندیخان. قامی دەربەندیخان سەرڕای پشتڕاستکردنەوەی کێشەکە و دووپاتکردنەوەی نەگونجانی ئاوی دەربەندیخان بۆ خواردنەوە. کەم ئاوە بە کۆمەڵێک هۆکار شیاو نییە بۆ خواردنەوە پێویستی بەوە هەیە پرۆژێ تەواو بکرێت و لە دوجار لە لایەن سەرۆکی حکوومەت و بەڕێزێکەکە بڕیار دراکە ئەم پرۆژێ بکەوێتەوە گەڕ چونکە هەتا ئێستا بە درێژایی 3 ساڵ ئێمە نەمانتوانیەوە هیچ لایەنێک کە بەڵگەی پێویستمان بدات کەم ئاوە شیاوە بۆ خواردنەوە واتە شیاو نییە کەواتە پێویستی بە پرۆژەیەک و ئەم پرۆژەیەش ئەگەر تەواو بێ ئینشەڵڵا ئەمە ئەبێتە پرۆژەیەکی گشتگیر و چارەسەری کێشەی هەم کەم ئاوی و هەم کواڵیتی ئاوەکەش ئەکات واتە شیاو ئەبێ بۆ خواردنەوە. لە ماوەی ڕابردوودا چەندین جار لەلایەن دانیشتوانی ئەم قەزایەوە داواکاری چارەسەری کێشەی ئاوی خواردنەوە پێشکەش کراوە بەڵام تا ئێستا کێشەکەەوە خۆی ماوەتەوە. دەپرسن کێشەیە کە 15 ساڵە بەردەوامە و پەیوەندی بە تەندروستی تاک بە تاکی دانیشتوانی قەزاکەوە هەیە هۆی چییە حکوومەتی هەرێم ئەوەندە لە ئاستیدا بێخەمە وەک خۆشیان دەڵێن ناگونجێت قەزاکەیان لەسەر ئەمبارێکی گەورەی ئاو بێت کەچی هەمیشە تین و بن ئەو پەندە کوردیان بیردەخاتەوە کە دەڵێت ماڵی پڕە لە ڕازیانە و بەدڵ ئێشە دەمرێت. و شیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام دەربەندیخان.